لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا جەماوەری بێزار و تووڕە لە ستەمکاریەکانی بەعس لە سلێمانی بە هیوای دەستپێکردنی ڕۆژێکی نوێ و قۆناغێکی دیکەی پڕ لە هیوا وەڵامی پەیامی ڕادیۆیی زەماوەند ساز بکەنیان دایەوە. لە ماوەی چەند سەعاتێکی کەمدا حکومڕانی چەندین ساڵی ڕژێمیان پێچایەوە، بەڵام دوای 31 ساڵ لەو ڕووداوە ئەنجامی سازدانی ئەو زەماوەندە نیشتیمانیە گەیشتوتە نەهامەتیەکی فرە ڕەهەند کە خەون و خەیاڵی بۆ دواوە بردووەتەوە و جەماوەری پەلکێشی لێواری ڕاپەڕینێکی دیکە کردووە. ژێر زەمین هەر پارەیە و بانگێک هیچی تیانە. گەرچی مشتومڕێکی زۆر لەسەر چەمکی شۆڕش و ڕاپەڕین هەیە، بە تایبەتی لە دوای 3 دێ لەو ڕاپەڕینەی شاری هەمیشە زیندوی سلێمانی بەو پێی چەمکی شۆڕش و ڕاپەڕین لە سەرەتادا خاوەنی کارنامە و فەلسەفەی گۆڕانکاریە، واتە بەر لەوەی چەخماخی ڕاپەڕین لێ بدرێت بەرنامەی دوای ڕاپەڕین ئامادەیە. دەنا تەنیا گۆڕینی دیکتاتۆر و ستەمکارانە بە بێبوونی نەخشە ڕێگا بۆ جارێکی دیکە جێگرەوە بۆ سیستمی پێشوو دەخڵقێنێت و هەمان گرفتاریەکانی ڕابردوو بەرهەم دەهێنێتەوە. بۆیە هەندێک لە چاودێران ئەم دۆخی ئێستا بۆ ئەو هۆکارە جەوهەریە دەگێڕنەوە. ڕاپەڕینی ئازاری 1991 بەرهەمی چەمک و فەلسەفەی شۆڕش و ڕاپەڕین نەبوو، بۆیە ئاکامەکەی بەم نەهامەتیانەی ئێستا گەیشت و هاوڵاتیانی لەو ڕووداوە گەورەیە بێهیوا کرد و تەنانەت ژمارێکی بەرچاویان پەشیمانن لە کردیان. لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا هەلی زێڕین بۆ مەزمونەی کوردستان هاتە پێشەوە، هەر لە بڕیاری 688 ئەنجومەنی ئاسایشەوە بگرە کە کوردستانی پاراست تا گەیشتە هەڵبژاردننی پەرلەمان و دامەزراندنی حکومەتی هەرێمی کوردستان. بەڵام بەهۆی کەڵکەڵەی خێڵەکی و خۆسەپاندنی حیزبایەتیەوە ئەو ئەزمونە نەگەشەی نەکرد، بەڵکو ئەو دەستگایانی لەو ئەزمونەوە دروست کران بوونە پاشکۆی دوو حیزبی دەسەڵاتدار و دوجاریش لەسەر دەستکەوتە مادیەکان شەڕی ناوخۆ هەڵگیرسا و گەلەکەمان لە سای ئەو ئەقلیەتە دواکەوتوێی مێژووی چاخەکانی ناوەڕاست باجی قورسیدا. ئەگەرە وەزمونە وەکو بەرژەوەندی باڵای نیشتیمانی مامەڵی لەگەڵ بکرایە دەبوو لەو قۆناغە درێژخایانەدا گەلەکەمان ببوایەتە خاوەنی دامەزراوە نیشتیمانیەکان و حیزب لە چوارچێوەی یاسا پەیڕەوکراوەکاندا حیزبایەتی بکردایە و دیموکراسی ڕاستەقینە لە وڵاتەدا بەرقەرار بکرایە. دەسەڵاتەکان ببوونایەتە دەسەڵاتی دەستوری و دامەزراوەیی، سامان و دارایی شەفاف و هێزی چەکدار پارێزەری ڕاستەقینەی ئەزمونەکە بووان. ئەوەش دەبووە بنەمای گوتاری نیشتیمانی بۆ ناوخۆ و دەرەوەی هەرێمی کوردستان. بەڵامەوە تا لە دوای 3 دەیە تازە لەسەر کورسی و امتیازەکانی بەغدا داهاتووی هەموو کوردستان خراوەتە گرەوێکی ناشرین لەسەر ئەسپی تۆپی و ئەوەش لە کاتێکدا کێشەکانی موچە و خزمەتگوزاریەکان و بژێوی هاوڵاتیان بە تایبەتی لە پارێزگای هەڵمەت و قوربانی ڕۆژ لە دوای ڕۆژ گەورەتر و ئاسۆی داهاتوو تاریکتر دەردەکەوێت.